بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش لەگەڵ هاوکارم دانیێل نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە لە بڕگەی پەیامی ڕۆژ لەگەڵتانە بین ئومێد دەکەین ڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون کە دەخوازین سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لە چاوەڕێیەکەی بەرنامەکەماندا کە بۆ پێی ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵە ونبووەکانە، هەرێمی کوردستانیش بێبەش نییە لە منداڵانی ونبوو بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە چەندین کەیسی منداڵی ونبوو هەیە و نزیکەی 74 خێزان سکاڵای ئەوەیان تۆمار کردووە کە 118 منداڵی ونبوویان لە شەڕی لە کیمیابارانی هەڵەبجەدا ون کردووە، بۆیە داوا دەکەن سۆراخێک بۆ ئەو منداڵە ونبووانیان دۆزنەوە. تا ئێستا چەند منداڵێک دۆزراونەوە لەگەڵیشیدا لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەڵەبجە کەمێک چەق بەستووە دۆزینەوەی ئەو منداڵانە و لە ڕێگەی دادگا و لە ڕێگەی ئەو تاقیکردنەوەی کە تاقیگایانی کە بۆیان دەکرێت. لە بابەتێکی دیکەماندا ئاماری چالاکیەکانی دارستانی سلێمانی وەردەگرین کە لە ماوەی ڕابردوودا چەندین دارستان و چەندین پاوان لە دەوروبەری سلێمانی و ناوخۆی سلێمانیدا سوتاوم زەنگ ئامارەکان چینوە لەگەڵیشیدا زۆر جار لێرە و لێ باز لەوە دەکرێت کە داربڕین هەیە لە بەشێک لە دارستانەکان و بەتایبەت لە ناوچە شاخاویەکان. زانین ئامارەکانی دارستان سەبارەت بە دارستان و سوتانی دارستانەکان و پوش و پاوانەکان چیمان پێ دەڵێک میوانێکمان دەبێت و لەگەڵیشیدا کۆمەڵێک ڕێنمایی لەلایەن پۆلیسی دارستانەوە بۆ ئێوە عزیز دەگوازینەوە کە ئاگادار میلەوەی کە ڕوو دەکەینە پێدەشتەکان و ناوچەکانی دارستان کە ئاگاداری ئەو بین نەهێڵین دارستانەکان بەهۆ هۆکارێک بێت بسووتێن. لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری بابەتی دیکەمان بۆ ئامادەکردن. بەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بزانین گۆڕانکاریەکان لە پلەکانی گەرما چۆن ڕوویانداوە. وەڵازان زانیارێکمان هەیە کە باز لە لەشی مرۆڤ و جەستەی مرۆڤ دەکات پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. چەند زانیاریەکی تایبەت بە لەشی مرۆڤ بەشی چوارم. خانەکانی لەشی مرۆڤ ژمارەیان سەدان تریلیۆنە. هەر خانێکی لەشی مرۆڤ 46 کرۆمۆسۆمی تێدایە. هەر کرۆمۆسۆمێک لە ڕشتەیەکی درێژی DNA پێک هاتووە. درێژی هەر ڕشتەیەکیش لە هەزارەها جین پێک هاتووە کە زانیاری پێویستیان بۆ دروستکردنی ئەو پرۆتینە تێدایە کەوا پێویستە بۆ تەواوکاری بنیادنانی ئۆرگانیزمی مرۆڤ. درێژی ڕیخۆڵەکانی مرۆڤ 7 مەترە. ژمارەی پەراسۆکانی مرۆڤ 24 دانەیە. کێشی جگەری مرۆڤی گەورە 1.5 کیلۆگرام دەبێت. گەدەی مرۆڤ هەردوو هەفتە جارێک لە ناوە بەرگێک دروستەکات ئەگینا خۆی هەرسەکات. گەدەی مرۆڤ 35 ملیۆن ڕۆژێنی هەرسکردن لە خۆ دەگرێت. چاوی مرۆڤ 135 ملیۆن خانەی هەستەوەری تێدایە کەوا کاریان گرتنی وێنە و جیاکردنەوەی ڕەنگەکانە.
ژمارەی تاڵەکانی مووی سەری مرۆڤی تەواو قژی ڕەش و سوور 120,000 تاڵە. قژی زەرد ئەگاتە 90,000 تاڵ و تاڵەمووەکان دوای 5 ساڵ نوێ ئەبنەوە. ڕۆژانە 50 تا 60 تاڵ لە وەرینی قژ ئاساییە. مێشک پێویستی بە 1/6 ئەو خوێنەیە کەوا دڵ ئەینێرێ بۆ لەش و هەروەها پێویستی بە 1/5 ئەو ئۆکسجینەیە کەوا دێتە ناو لەشەوە هەرچەندە. کێشی مێشک کەمترە لە 1/5 کێشی هەموو لەش. ماوەی هاتنەوەی نینۆکی کەوتوو بە هەر هۆیەکەوە بێت 100 ڕۆژە. ڕێژەی ئارەقە ڕژێنەکان لە لاشەی مرۆڤدا زیاتر لە 1 ملیۆن ئارەقە ڕژێنە. ماوەی پێویستی خەو لە کەسی گەورەدا 7 بۆ 8 کاتژمێرە. پیاوێکی ئاسایی گەر ڕۆژانە 20,000 هەنگاو ڕێبکات کەواتە لە تەمەنی 80 ساڵیدا 6 جار بە دەوری جیهاندا سوڕاوەتەوە. ڕەنگی خوێن سوورێکی مەیلەوتۆخە لە دەمارەکاندا بەهۆی یەکگرتنەوەیەتی لەگەڵ ئۆکسجیندا. پلازمای خوێن لە ئاو و خوێ پێک دێت. بەڵێزان ئەو زانیارەی بینیتان زانیاری بوو لەسەر جەستەی مرۆڤ بەداخەوە بەهۆی فراوانبوونی دنیا و هەروەها دەرکەوتنی کۆمەڵێکی زۆر لە دەرمان و هەروەها بێتەوە خواردنی ناتەندروست وای کردووە لە جەستەی مرۆڤ بە شێوازێکی نۆرماڵ و تەندروست نەتوانێت بەردەوام بێت. کەمبوونەوەی وەرزش، کەمبوونەوەی جوڵە، زۆربوونی خواردنە سەیرەکان و هەروەها دەرمانی کەوا ڕەنگە بۆ بابەتێک سوودی هەبێت بەڵام بۆ بابەتێکی تر زیان دەگەێنێ وای کردووە کەوا جەستەی مرۆڤ وەروە نەخۆشی زۆر دانیار وەکو جەڵدە و وەستانی دڵ و بەزبوونەوەی زەختی خوێن و هەروەها شەکرە و ئەمانە بەداخەوە لە کوردستان ڕێژەیەکی زۆر خەڵک تووشی ئەم گرفتانە بووە. مێ دەکەین هەموو لایەک تەندروست باش بن، گرنگی زیاتر بە وەرزش بدرێ وەروە تا بکرێت لە دەرمان خۆمان بەدوو بگرین لە حاڵەتی پێویست نەبێت، چونکە پزیشکە بەڕێزەکان باز لەوە دەکەن کەوا زۆر بەکارهێنانی دەرمان چەندێک سوود دەگەێنێ بۆ بابەتێکی تەندروستی ڕەنگە زیانەکانیشی لەولاوە زیاتر بن بۆ جەستەی مرۆڤ. شوانەگەر سەرنجێ بکەین بەراوردی بکەین لە نێوان ئەو مرۆڤانی کە لە ئێستادا دەژینەوە لە ڕابردووشدا دەبینین کە تەمەنی ئەوانەی ڕابردوو زۆر زیاتر بوو لەوەی ئێستا لەبەوەی ئەو خۆراکە زیان بەخشانەی کە ئێستا هەیە وە ئیوای تەندروستێکی باش بە هەموو لایەکتان دەخوازین دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. لازان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە کەیسی منداڵەوەندبووەکان و چارەنووسی ئەو منداڵەوەندبووانە دەکەین کە لە پارێزگای هەڵەبجە لە کاتی کیمیابارانکردنی هەڵەبجەون بوون و لە ئێستادا 74 خێزان سۆراغی منداڵەوەندبووەکانیان دەکەن بۆ پێی کە ئێستا 43 منداڵی ونبووک ئەو کەیسیان بۆ دروست کراوە کە داوای گەڕانەوە یاخود داوای سۆراغکردنی دەکەن بۆیە لایەنە پەیوەندیدارەکان و پارێزگای هەڵەبجەوە هەروەها سەرۆکی کۆمەڵی قوربانیانی پارێزگای هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجە هەمیشە بەردەوام لە سۆراغی منداڵەوەندبووەکان دامزانین تازەترین کەیسی ئەو منداڵەوەندبووانە بە کوێ گەشتەوە چارەنووسیان بەچی دەکات و ئایا بۆچی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە متمانەیان بەو تاقیکردنەوە و بۆ تاقیگایانە نییە کە بۆ منداڵەوەندبووەکان ئەنجام دەدرێت. دەچین لای میوانەکەم کە لە پارێزگای بەڵێ دانیار بۆ زانیاریەک بۆ بینەرانی ئازیز لە 16 ساڵی 1970 لەنێیان ڕژێمی پێشووی عێراق بە سەرکردایەتی سەدام حوسێن و عەلی حوسێن مەجید لە شاری هەڵەبجەی شەهید بە گازی خەردەل و کیمیایی کە بۆمباران کرا بەم شێوەیە لە ئەنجامدا زیاتر لە 5,000 هاوڵاتی کە بوونە قوربانی و شەهید بوون و تەواوی شارەکە و ناوچەکانی دەوروبەری و هەورامان و بناری شارە زور ئاوارە بوون. لە ئەنجامی ئەوەی کەوا بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شاری هەڵەبجەی شەهید کە گازی خەردەل بەریان کەوتبوو وەروەها مێشکیان ڕەنگە لە چاویان لە دەزەدا یاخود دەمردن یاخود توانای بینینیان نەدەما بەم شێوەیە لە ئەنجامی ئەم هاتوچۆ و ئاڵوگۆڕێ لە نێوان سنوورەکانە ڕێژەیەکی زۆر خەڵک لە ڕێگایان مردن لەوە هەروەها مناڵێکی زۆریش بوونە قوربانی. جا قوربانی مناڵەکان بە دوو شێوە بوو، شێوەیەکیان یان لە ناو ئامێزی دایکیانە وەک لە دیمەنەکان دەبینێ شەهید دەبوون یاخود لە ڕێگا لە خانەوادەکانیان جیا دەکرانەوە بە هەر هۆکارێکی ونبوون بوو بێ یاخود لە دەزانی توانای کەسوکاریان و یاخود بوونە قوربانیان. لە ئەنجامدا وەک هاوکارم باسی کرد
زیاتر لە چەندین مناڵ کە ڕێژیان بە تەواوەتیش ئەوانەی کە تا ئێستا ئامار کرابێت 43 منداڵ ون بوون واتە لە تەمەنێکی منداڵیا بوون لە 2 ساڵ و لە 6 مانگ و تاوەکو پێم وابێ گەورەترینیشیان 6 ساڵیشی تێدا بووە لە هەردوو ڕەگەزی جیاواز لە ئێران ئەمانە ئەیتر بەشێکیان چوونەتە لای خانەوادەکانی ئێران ئەوان گەورەیان کردوون بەشێکیشیان لە خانەی بێسەرپەرشتان بوون. ئەمڕۆ هەتاوەکو ئەو ڕۆژەی کەوا بۆمباران کراوە کیمیاباران کراوە زیاتر لە 30 ئەوەندە ساڵ تێپەڕیەوە واتە مناڵێکی 6 مانگ یاخود 1 ساڵ و 2 ساڵی ئەو کاتە ئێستاکە تەمەنی 33 و 32 34 و 35 سەر و خوارە لەم تەمەنەیە ئیدی لە ئێران گەورە بوون ڕەنگە کۆمەڵێک کێشەی قانونی لە خوێندن و لە زەواج و لە میراتی ماڵە باوانی ئەوەیان تووشی کێشە دەبن بۆیان دەردەکەوێت یاخود پێیان دەوترێت کە ئێوە خەڵکی ئەم وڵاتەنین و خەڵکی هەڵەبجەن و لە ڕووداوێکی وە بەم شێوەیە ڕێژەیەکی زۆر مناڵ گەڕانەوە یەک دووانێک بەڵام گرفتەکە وەک هاوکارم باسی کرد ئەم مناڵانە کە دێنەوە کوردستان کە دێنەوە ئێرە دێنەوە ئامێزی نیشتیمان و دایکە شەهیدەکەی و خاک و وڵات و شارە شەهیدەکەیان بە شێوازێکی باش مامەڵە لەگەڵیان ناکرێت لە شوێنی مانەوەیان بە شێوازێکی کاتیش بێ لە کەیسەکانیان بە شێوازێکی یاسایی و هەروە بێتەوە ئەو تاقیکردنەوانشی کە لە پێڵێن تاقیکردنەوەی دیێنێ یاخود پشکنینی دیێنێ بۆی بنەماڵەکانیان بدۆزنەوە دیسانیشەوە دەستی حیزب لەوێت دەڵێن دەستکاری ئەم بابەتانە دەکا و بۆیە بینیمان کۆمەڵێک کەیسە بوو مناڵێک درایەوە بە ماڵێک و دوایی لێ وەرگیرایەوە دوای درایەوە ماڵێکی تر و ئەم بابەتانە دەرونی هەڵەبجەیەکانی ئەوەندەی تر زامار کردووە وەروها منداڵانی ونبوو کە دەگەڕێنەوە بەو هەموو ئومێدەوە دیسان جارێکی تر لە نێوان وڵات و شاری خۆیان ون دەکرێنەوە و سەرگەردان دەبن. جیاواز لە بابەتە شوان بابەتێکی دیکە هەیە چەند ڕۆژی ڕابردوو لە سۆشیال میدیا بڵاوبوویەوە کە زۆرێک لە قوتابخانەکان پارچەم قەبات دابش دەکەن بەسەر خوێندکارەکاندا بووی کە کەمێ خۆیان فێن بکەنەوە بۆ پێی کە کارەبانی یاخود ئامێری فێنەکەرەوە لە هۆڵەکانی خوێندندا نییە و ڕۆژی ڕابردووش مامۆستایەک یەکی لە قوتابخانەکان پانکە کەوت بە سەریدا و سەریشکا بۆیە کۆمەڵێک کێشە و گرفتیان هەیە لە ئێستادا کە وەرزی گەرمایە و هاتنی گەرمایە مامۆستایان و قوتابیان لە قوتابخانەکاندا کێشەی گەرمی و تەحمل نەکردن و یاخودمانەوەیان زۆر لە پۆلەکاندا هەیە بۆ پێی کارەبای تێدانی یاخود زۆرە لە مەکتەبەکان یاخودەوەیە کە ئامێری فێنەکەرەوەی تێدانێ بۆیە کۆمەڵێک کێشە و گرفتیان هەیە لەو بارەیەوە کە قسەمان بۆ دەکات و شیار محەممەد لە شارە زوور بەڕێبەری پەروەردەی شارە زوورمان بۆ وەردەکرێ بزانی کێشە و گرفتەکانی ناوچەی شارە زوور قەزای شارە زوور خۆی لە چیدا دەبینێتەوە و لە ئێستاشدا کە وەرزی گەرمایە بە تایبەت ئەو ناوچانە زیاتر گەرما ڕووی لێ دەکات تاوەکو ناوچە شاخاویەکان زانین کێشە و گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە دەچمێ لای هۆشیار سڵایی خوا لێبێت و زانیاریەکان چین ئەگەر میوانەکەت زیاتر بۆمان بدوێنی زانی کێشە و گرفتی کەرتی پەروەردە لە شارە زوور خۆی لە چی دەبینێتەوە. سڵاو لە ئێوە لە بینێرانی کەناڵی ئاسمانی پێیان دەتوانین بڵێین لە ئێستادا دۆخی وەخوب مەعاناتی بەشێکی زۆری بەڕێوەبەرێتی پەروەردەکان لە بەشێکی زۆری شاشەکانی هەرێمی کوردستان نزیکن لێتەوە لەبەر ئەوەی لە ئێستادا پلەی گەرما بەرزەوە لە ماوەی ڕابردوش لەم کاتەدا کاتی خوێندن و دیراسەکردنی خوێندکاران نەبووە لە پۆلەکاندا بەڵام بەهۆی دۆخە نەخوازراوی بەتایبەتی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەبوو معانات و کێشەکانی زیاتری بەڕێوەبەرێتی پەروەردەکانی زیاتر کردووە. من پاشکەمێکی تر بەڕێوەبەری پەروەردەی قەزای شارە زوورم لەگەڵا دەبێ بەڵام پێش بەڕێوەبەری پەروەردەی قەزای شارە زوور دەبێت چەند زانیاریەک لەسەر بەڕێوەبەری پەروەردەی دەربەندیخان بە هەمان شێوە بخەمە ڕوو کە باسی لەوە کرد ئەوانیش بەهۆی کەمی ئالەتەکانی فێنەکەرەوە لەناوخانەیەکدا و بەریدا کەمی کاتژمێرەکانی کارەبا ئەمانە هەمووی جۆرێکن لەوەی ئاستەنکی بۆ ئەوان وە بۆ خوێندکاران دروست کردووە و هیوا خواز بوون کە حکومەت زیاتر بەدەم بەڕێوەبەرێتی پەروەردەکان و بڕاوە باسی لەوە کردەوان وەکو بەڕێوەبەرێتی پەروەردەی دەربەندیخان تەنها 16 مبەریدەیان بۆ دابین کراوە و لە قەزای شارە زوور 19 کە ئەمەش بەراوردەوەی کە ئەو ژمانە زۆرەی قوتابخانە لە بەڕێوەبەرێتێکی ژمارەیەکی تەواو سنووردارە لە ئێستادا بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی قەزای شارە زوورم لەگەڵدایە بەڕێزیان ئەگەر فەرمونە ئێرە باستێک لەو کرد مامۆستا مەحموود بە شێوەی گشتی وەکو بەڕێوەبەرێتی پەروەردە ئەماناتان چیە و گرفتەکانتان چییە و لەگەڵ لەمای ڕابردوودا بە شێوەکان کەمی بینە ئەمە خۆی بۆ خۆی گرفت بووبەوە لە ئێستادا ئەم بابەتی پلەی گەرما و موبەریدەوەشی هاتۆتە پاڵوە نەبوون و کەمی کاتژمێرەکانی کارەبا. زۆر بەخێر بێن بە ناوی خوای گەورە بەڕاستی نەک بەشێکە لە معاناتی گەورەمان ئێستا بە تایبەتی
بێکارەباییە فێنکەرەوەیە هەرچەند بەڕاستی من خۆ دەزانی کێشەکەوەی ئەم ساڵ بەهۆی زروفی نەخۆشی کۆرۆناوە خوێندن دواکەوت کە خوێندن دواکەوت ئێمە بۆ نمونە تاوەکو یەکی حەوت بۆ لە ناکۆتاکانمان دەوامەکە تا 26 مانگی 6 هەر ئەڕات تا کۆتایی مانگی 6 ئیمتیحانە ڕۆژە بە تایبەتی بۆ لە ناکۆتاکان واتە لە یەکەوە تاوەکو 11 بەداخەوە کارەبا ینی بەڕاستی من پێم سەیرە پێشەوەی داوام دەستێکە کارەبا باش و بەڕۆژە بەڵام ئێستاوەیە کارەبا بڕاوە کارەباکە کێشەیەکی گەورەی دروست کردووە ئێمە بە تایبەتی من دوێنێ پێرێ لێت ناشارمەوە لەگەڵ کۆمەڵێ مدیری گوندەکانە سەردانی بەڕێوەبەری ناحی واماوام کرد بەڕێزی دانیشتن لەگەڵاو کێشەکانمان پێوتمان ئێمە لە ئێستادا گوندەکانمان دەوامەکەن پێویستیان بە کارەبایە ینی بەڕاستی ئەوان وایان بە ئێمەوت و تەلەفۆنی کرد بۆ ئەم لاولا على ساز یعنی لە 8:30 بەیانی ئەبڕێ ینی ئێمە قوتابی خوێنگارە چێتە ناو پۆلەوە کارەبا دەبڕێت تا چواری ئێوارەیە تا دەی نازام کەیە ئێمە پێوانمە کاکە گەر هاوکارێکمان بکەن ئێوە قسە بکەن لەگەڵ دوو فیدەر ئێمە لەسەر دوو فیدەرین گوندەکانمان لە 5 بیبڕن جوتیار لە 5 ڕادچێ بۆ ئیش تا 8:30 لە 9 باشە لە 9 مادەنێت تا 12 بەداخەوە ئیسفادە نەبوو دوای وتمان ئەگەر بکرێ بنزینمان بنێ خۆمۆلیدەشیان نییە بەڕاستی کارەبا زۆر خراپە دوێنێ پێرە لێت ناشارمەوە خوێنکار و قوتابیمان بوراوەتەوە ڕشاوەتە لە ناو پۆلەکانە یعنی ناکرێ من لەم لاوە بە مامۆستا وتووە ئەینێرم دەبێت داوام بکەی دەبێت بخوێنی دەبێت ڕۆژی 6 دەرس بخوێنی لەگەڵەوەشا کارەبا فێنکەرەوە نەبێت بەڵام بەڕاستی با من ئەوەت پێ بڵێن ڕاستی کەمەوە بۆت ئێمە کە کاتێکین بوو داوامان کرد ئامارێک 19 موبەڕیدایان بۆ ناردین بڕیار جواب بوو لەگەڵا 140 پانکەمان بۆ بنێرن دیار بوو 140 پانکەکەیان گۆڕی بە موبەڕیدەی کە وعدیان داوە من پێش جەنابتان قسەم لەگەڵ بەڕێز مامۆستا دڵشا بەڕێوەبەری گشتی کرد کە بۆمان زیاد کە 15 کەمان بۆ تا 15 حدودی 15 موبەڕیدترمان باتێ بەڵام ئێمە هەموو مەکتەبێ یەک موبەڕیدەمان داوەتێ جگە لە پێش گوند نەبێ بۆ معلومات جگە لە پێش گوند نەبێ یەکی دووم بەڕیدەمان داوە پێیان ئەویش بێ سەڵمێن جەرداسنە داری خەلات کۆڵەبی ئاوەکەڵە ئەمانە فەتحی جدیدن ئەمساڵ کرانەوە یەک شتیان نییە ینی مامۆساش مرۆڤە خۆ دەبێ بەردەی بێتێ اینجا موبەڕەکانیمان داوەتێت لە هۆڵەکانە داینێن و ئاگایان لێوێ مناڵ نەچێ نەکەوێ بە سەریان نشێ بەڵام بەداخەوە ئەم کارەبا و من ئاگادارم من لێرەوە داواکەم لە بەڕێز قایمقامی قەزای شارەزور و بەڕێوەبەری ناحیە کۆبوونەوەیە لەگەڵ خاوەن وەلیدەکانە بکە لە هەندێک شوێن کراوە بانگیان بکە کارەبای پێویستدا بە خوێنرگاکان ئەنی بەڕاستی ناکرێت بە 4 ئەمپێرەوە بە 5 ئەمپێرەوە دوو بەڕێدەم وەردەی هەڵناسێنی ئەی پێویستیان بە جیهازی سیستاف و کۆمپیوتەر و کتابی ئیمتیحانات و فێنکەرەوەیە بۆ سەرەوە بۆ خاڕ اینجا ئێمە مەکتەبەکانمان قەرەباڵخە ئێمە 7,000 خوێنکار و قوتابیمانێ 7 قوتابخانە و خوێندرگەمان هەیە جگە لە باخچەکان کە داخراوە بەڕاستی ئەمانە من داواکەم لێرەوە کۆتا داواکاریم ئەوەیە بەڕاستی دەبێ ئاوڕمان لێ بدرێتەوە ئاوڕێکی جدی ئەوە فێنکەرەوانە ئەوانە دابین کراوە خۆش دەزانی ئێمە ئەم دیوانی پەروەردە ئەوە ئەلێرەشەوە دەیڵێم بەڕاستی کتابمان کردووە چونتە لای بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئەنی ئێمە بەس ئێمە لەم شارە کارەبای ڕسمیمان نییە یعنی دایمیمان نییە ئەوە لە 11 ئەوە دەیە لەوانەیە لە داونی و کارەبا ببڕێت ئیتر بێ من باوەشێنێ بدەم بە مۆزەفەکان و دانیشم ئەی تۆش مراجعی دەیت وەیرانە ئەیتۆڵی ئیشەکەم دەستا خۆش مامۆستا یانچینەوە پارێزگای هەڵەبجە هەڵم نەکردی میوانمان لەوێ ئامادەیە لە بەنامی پەیامی ڕۆژ ئەمە بەشێک لە زانیاریەکان لە دۆخی کەرتی پەروەردە لە قەزای شارەزور و ناوچەکە زۆر سپاس بۆ پامێرمان هوشیار محەممەد لە قەزای شارەزور و لەگەڵمانە بڵێ ئێزان لەسەر بابەتی کەیسی منداڵانی ونبوو لە ڕۆژی منداڵانی ونبوو ئێمە لە هەرێمی کوردستان هاوکارم ئاماژەی پێکرد لە پارێزگای هەڵەبجە ڕێژەیەکی زۆر کەیسی مناڵانی ونبوومان هەیە بۆ قسەگرتن و گفتوگۆی لەسەر کەیسی مناڵانی ونبووی پارێزگای هەڵەبجە ڕاستەخۆوە چینە هەڵەبجە لای بەڕێز کاگە لوقمان عەبدولقادر سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەی شەهید کاگ لوقمان سڵاوت لێبێ و بەیانی دباش ئەگەر باسمان بۆ بکەیت کەیسی منداڵانی ونبووی هەڵەبجە لە ئێستادا بارەدۆخەکان بە گشتی چۆنن کەیسی نوێمان هەیە یاخود کەیسە کۆنەکان چیان لێ بەسەراتەوە
بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان سڵاو لە بەڕێزت وە لە ڕێگەی ئێوەشەوە سڵاومان بۆ بینەران و بیسەرانی بەڕێز. ئەتوانم بڵێم بەداخەوە کەیسی منداڵانی ون بوو لە تاوان کیمیابارانی هەڵەبجە زۆر بێنازە و ئەتوانم بڵێم ئەوانەی کە تا ئێستا گەشتبین بوون یا ئەو هەوڵانەی کە درابوون هەر هەمووی وردە بەرە پوکانەوە ئەڕۆن و کەیسەکە بە شێوەیەک دەتوانم بڵێم بەرە هەڵوەشانەوە ئەڕوان لەبەر ئەوەی ئەو هەموو ماندووبوونەی کە کرا ئەو هەموو هەوڵانەی کە درا تا ئێمە توانیمان هەموو ئەو وارسانەی ئەو 76 خێزانەی کە داوای منداڵەکانیانە کرد بردمانە بەردەم دادگاوە لەوێ وتیان وەرگیراوە کرا بە کەیسێک لەبەر ئەوەی کە بەرامبەر بەو نەتیجانەی کە ڕەوانەی زانکۆی شاهانەی بەریتانیا کرا ماوەیەکی زۆری پێچوو ئەو کەیسە داخراوە ئێستا قۆناغەکە گۆڕاوە بە شێوەیەکی تر ئەبێ هەر منداڵێک کە باز لەوە بکە منداڵی هەڵەبجە ئەبێ بێت و لێرە سکاڵا تۆمارکا لەسەر خێزانێک کە بڵێ من مناڵی ئەو خێزانم مراندویانم کە بەڕاستی ئێمە گەر بزانین ئەو منداڵی ئەو ماڵەیە لەوانەیە پێویست بە پشکنین نەکات بۆیە کەیسەکە زۆر ئاڵۆز بووە و ئەوانش کە دۆزراونەتەوە بەداخەوە لەبەرەوەی نەتوانراوە وەک پێویست هاوکار و پشتیوانیان بکرێت بە شێوەیە لە شێوەکان لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی توێژەرەوە کە ئەوانە پێویست دەکات توێژەریان لەگەڵا بێت چونکە بەڕاستی ئەو منداڵانەی کە ئەگەڕێنەوە بۆ پارێزگای هەڵەبجە لە کەلتور و فەرەنگێکی ترەوە گەورە بوون بۆیە تەعاملکردن لەگەڵ ئەم کەلتور و فەرەنگە پێویست دەکات توێژەرێکی کۆمەڵایەتی لەگەڵیان بێ و بتوانێت لەگەڵ ئەم فەرەنگە ڕایان بێنێ و لە هەمان کاتیش ئەو خێزانەی کە منداڵەکە وەرەگرێتەوە پێویست دەکات معاناتەکانی چارەسەر بکرێ و بەداخەوە بۆیە ئەوانەی کە بە خۆشحاڵیەوە باوەشیان بۆ کرایەوە ئێستا وردە پەرتەوازە بوونەتەوە و کەیسەکە ئەتوانم بڵێم بەرەو پوکانەوە ئەڕوات. کاک لوقمان سەبارەت بە پشکنینەکان بێمتمانەیەک لەلایەن ئەو خێزانانەی کە منداڵەکانیان بوون بووە بێمتمانەیەک دروست بووە ئێوە کارتانە سەرەوە کردووە کە ئەو پشکنینانە لە دەرەوەی وڵات ئەنجام بدرێت ئەگەر جارێکی دیکە کەیسێکی منداڵێکی ونبوو هەبوو. بەڵێ بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە سوکاری منداڵەون بۆکان ئێستا ئامادەنین یان بە گومانەوە سەیری کەیسەکەکەن ئەوە بوو ئەو سنتەرەی کە لە سلەیمانی سێ پشکنینی کرد سێ منداڵی بۆ کە سوکارەکانی دۆزیەوە دوانیان دووبارە بوویەوە ئەو دوانە نەتیجەکانیان وەک پێویست دەرنەچووە نەتیجەکەیان ئەوە نەبوو کە ڕاگەێنرابوو و ئەوەی سێمیشیان ئێستا مقۆمقۆیەک لە بینی خێزانەکە دروست بووە کە داوای دووبارەبوونەوەی کەیسەکە ئەکەن داوای دووبارەبوونەوەی سامپڵەکە ئەکەن بۆەوەی لە شوێنێکی تر ئەو نەتیجەیە بەراورد بکرێتەوە بۆیە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە و لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتە معنیەکان نەهاتوونەتە سەرخەت چونکە بەڕاستی ئەم کەیسە پێویست دەکات چەند وەزارەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ بن بۆردێک ئەنجومەنێک دروست بکەن کە بە هەمویانەوە هەر نەتیجەیەک دێتە بەردەستیان یەکلایی بکرێتەوە وەزارەتی تەندروستی پێویستە لەو کەیسە هەبێ وەزارەتی کاروباری شەهیدان وەزارەتی داد وەزارەتی ناوخۆ ئەمانە هەر یەکێکیان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر یەکێکیان لەوانە دەتوانێت لە بەشێک لە بەشەکان یا لە قۆناغێک لە قۆناغەکان خزمەت بەو کەیسە بکە بەڵام بەداخەوە یعنی هەتا ئەمڕۆ ئەوانەی کە کراوە بە جهدی شخصی بووە لەژێر عاتیفا بووە بە بەرنامە ڕێژی نەبووە بۆیە ئێستا ئەتوانم بڵێم ئێمە ئەمڕۆ سمینارێکمان هەیە لەگەڵ کەسێکی یاسایی گرفتەکانیان و لەگەڵ کەسوکاری مناڵەونبووەکان و لە هەمان کاتیش چەند مامۆستایەکی بەڕێز توانویانە وردەکاریەکی زانستی لەسەر کەیسی مناڵەونبووەکان ئەتوانم بڵێم بابەتێکی زانستی بکەن و ئێمەش وەک کۆمەڵە سپۆنسەرمان کردوون کە بکرێت بە کتێب بۆ ئەوەی ئەوە وەکو ئەرشیڤ بمێنێتەوە بەڵام بەڕاستی ئێمە ئەگەر ئەم کەیسە حکوومەت بە لایەنە فەرمیەکانەوە نەیەتە سەرخەت ئەم کەیسە ئێمە ناتوانین وەک کۆمەڵەی قوربانیان هەماهەنگی هاوکاری دۆزینەوەی مناڵەکان بکەین چونکە ئێستا ئێمە 6 کەسمان داوای ئەوە ئەکەن کە
خۆیان بە مناڵی هەڵەبجە ناسێنن ئەبێ ئەمنە ئەم کەسانە لەگەڵ خێزانەکان بەراورد بکرێ و نەتیجەکان لە خێزانەکان وەربگیرێ هەمووی بانقێکی زانیاریە بێ هەمووی بپارێزێ و ئەو شەش کەسەی کە باز لە هەڵەبجەبوونی خۆیانەکەن بانگ بکرێن لەگەڵ ئەوانە بەراورد بکرێن نەگەڕاونەتەوە ئەوانە کە ئێستا من ئاماژیان پێ یەکەم یەکێکیان لە هەرێمی کوردستانە پێنجیان لە وڵاتی ئێرانن کەواتە کاک لوقمان بووی بە شێوازێکی یاسایی کەس تووشی ئەم گرفت و کێشە نەبێت هەڵتان نەداوە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە پرۆژە یاسایەک دەربچێت کەوا هەر مناڵێکی ون بوو لە پارێزگای هەڵەبجە بێ بۆ کیمیاباران بێ یا هەر حاڵەتێکی تر بێت لە هەر ناوچەیەکی کوردستان بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ بکرێت لە دابیرکردنی شوێنی مانەوە بە شێوازێکی کاتی بێت تا یەکلایبوونەوەی کەیسەکەی وەرواگرتنە ئەستۆی نەتیجە و کرێی پشتینەکانی یانی ئەمە پێم وان نییە شتێکەوە نەقورس بێ کێ نایەوێ ئەم پرۆژەیە یاخود ئەم کەیسە بم شێوەیە بەلاڕێ ببرێ یاخود ناشرین بکرێ سارد بکرێتەوە لایەنە پەیوەنددارەکان کامیان ئێت بەدەمەوە کامیان نایەت بەدەمەوە ینی بۆچی بەم شێوەیە ئەتوانم بڵێم پرۆژەیەک ئامادە کراوە لەلایەن ژووری پارێزەرانی یەکگرتوو لە پارێزگای هەڵەبجە بەسپاسەوە ئەو پرۆژێ تەقدیم بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە و ئێمە لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان و لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان لەو بابەتەش قسەمان کردەوە بڕیار بەڵێنیان پێداوین کە ئەو پرۆژەیە بکرێ بە یاسا چونکە بەڕاستی ئەم کەیسە ئەبێ ئەم کەیسی ئەم مناڵانە ئەبێ بکرێ بە یاسا چونکە ئەمانە گرفتەکانیان زۆرن ئەو خێزانەی کە لە ئێران ئەم مناڵەی بەخێو کردووە دەستبەرداری ئەم منداڵە نابێ بە شێوەیەک لە شێوەکان ئێمە ئەگەر بمانەوێ بە جددی کا لەسەرم کەیسە بکەین ئەبێ تەشویقی ئەو خێزانە بکرێت بۆ ئەوی ئامادەکاریانە بێت منداڵەکان بگێڕنەوە منداڵەکان بدەنەوە بە خاوەنەکانیان بەدڵنیایەوە منداڵی ونبووی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەپێی ئەو بەڵگانەی کە ئێمە سەردانمان کردووە بە پێی و بەڵگانەی کە ئێمە بینومانە هەیە بەڵام ئەگەر یاسایەک نەبێت بێتەوە یانی ئێستا بۆ نمونە دوو کەسیان لەو نەتیجانەی کە ڕاگەێنراوە کێشەیان نییە زمناکۆ عەلی هەڵەبجەی ناسراوە وە کاک خەلیل محەممەد ئەمین لە ئێران و لە هەرێمی کوردستان کاک خەلیل ڕاستە لایەنە فەرمیەکان بەسپاسەوە پێشتر هاوکارمان بوون مەکتەبی سەرۆکی حکوومەت دوو خانووی بۆ کڕیون بۆ ئەعزەم و بۆ بەرزان بەڵام کێشەی ئەوان بەمە کۆتایی نایێت چونکە ئەوانە کێشەی خێزانیان هەیانە زەواجی کردووە هەیانە لە ئێران ژنی هێناوە ئەمانە بەڕاستی پێویستەکە لەناو ئەو یاسایە هەمووی ڕێگە بکرێتەوە چونکە ئەگەر ئێمە تعاملمان لەگەڵا کردوون ینی تەنها هاتنەوەیەک و ئامێزگرتنێک و دوو ڕۆژ پێکەنین نییە ئەمانە پاشخانێک کێشەیان هەیە کە ئەمانە دەبێت لەو یاسایە خاڵ بە خاڵ کێشەکان چارەسەر بکرێەوە بەڕاستیش لەتی ناشارمەوە ژمارەیەک لە وارسانەی کە منداڵەکانیان لێون بۆ کەسی یەکەمی خێزانەکە نەماوە ئێستا بنەماڵەکان موچەکان وەرەگرن بۆیە بەعزێک لەوانە ئامادەکاریان نییە بێن سامپڵ بدەن دەبێت لایانی فەرمی بە ئیجبار کات ئەو کەسانەی کە کۆی خێزانەکەی شەهیدە لە بنەماڵەکانیان سامپڵ وەربگیرێت بۆیە بەتەوەقۆی ئێمە ئەم کەیسە بەم شێوەی ئێستا ناتوانرێت ئیشی لەسەر بکرێ ئێمە وەک کۆمەڵی قوربانیان یەک کەیس کە خۆمان بڕیار بەدەست بوون و خۆمان توانیمان لەو کەیسە بڕیاری کۆتایی بدەین خۆشبەختانە لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەیسە بە شێوەیە سەرکەوتوو بوو کە لەو نەتیجەیەی زانکۆی شاهانەی بەریتانیا لە کلینیکی نور لە ئێران لە ئەدلەی جینایی هەولێر لە هەر سێ نەتیجەکە کاک خەلیل مناڵی ئەو دادە مەلەحە بوو بۆیە ئێستا ئەو کوڕە دیارە بەسپاسەوە سەرۆکایەتی پەرلەمان دان مەزانە وەک کارمەندی نووسینگەی پەرلەمان لە هەڵەبجە بەڵام لەبەر ئەوەی ئەو خێزانی هەیە و ئێستا بەجیا خێزانەکەی نایەتەوە لە ماڵان دانیشێەوە تا ئێستا سکونایەکی بۆ دابین نەکراوە ئەو کوڕە تا ئێستا نەگەڕاوەتەوە ینی دۆزراوەتەوە بەڵام هەشتا هەر لە ئاوارەبووندایە بۆیە ئەکرێ لەو یاسایە ڕێگە بکرێتەوە و ئیمتیاز بدرێ بە و کەسانەی کە ئەگەڕێنەوە شوێنی شتە جێبوونیان بۆ دابین بکرێەوە ئەو خوێندنەی کە خوێندویانە لە دەرەوەی
هەرێمی کوردستان ئەژمار بکرێەوە وەکو هاوڵاتیەکی ئەم شارە سیر بکرێ بەڵام بەداخەوە هەتا ئەمڕۆ ئەوەی کە کراوە لەژێر کاریگەری ڕێکخراوەکان بووە و لەژێر عاتفە و سۆز بووە بە یاسایی نەبووە بۆیە لە هەر کاتێکە گۆڕانکاری بکرێت لە ئیدارەکان لە شەخصەکان کەیسەکان بەرەو هەڵوەشانەوە ئەڕۆن. زۆر باشە کاک لوقمان ئەم کێشە و گرفتانەی نمونەی وەکو کاک خەلیل نابێتەوەی ئەوەی کە ئەو کەسانەی کە ئەو منداڵانەی ون بوون لە ئێران نەیانێ بگەڕێنەوە دەبینێت کام چەندین کێشە و گرفتی هەیە دەبینێت شوێنی نیشتەجێبوونی نییە دەبینێت دوجار بێتەوە کێشەی یاسایی بۆ دروست دەبێت پێدوانیە ئەم جۆرە کێشانەی ئەو منداڵە ونبوانەی کە دەدۆزرێتەوە دەبێتە مای ئەوەی کە ئەو کەسانەشی ون بوون بە جۆرێک لە جۆرەکان خۆیان حەشار بدەن و نەیانێ بگەڕێنەوە بۆ پارێزگای هەڵەبجە. بەدڵنیایەوە یەکێک لەو کەیسانەی کە ئێمە لەگەڵی دانیشتین و منداڵێک بوو هەستا ئەو ناوەی پێوە بوو کە لە هەڵەبجە کاتی خۆی ناوینرابوو بەڵام کاتێک وتی من کاتێک سیر ئەەکەم مریەم ئاقارەکەی بەکوێ گەیشت ئەعزەم بەکوێ گەیشت و ئەوانی تریش بەکوێ ئەگەن بۆیە من لێرە با ماڵ و حاڵی خۆم تێک نەدەم و نایەمەوە بۆیە بەدڵنیایەوە کاتێک ئێمە نەمانتوانی وەک پێویست لەگەڵ ئەو منداڵانە یا ئەو کەسانە بین ئەو کەسانەش کە لەو دی و تا ڕادەیەک ژیانێکی خۆیانیان هەیە نانەوێت ژیانەکانیان لێ تێک بچێت بۆیە بەتەوەقۆی ئێمە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئێمە هەوڵی باش ئەوڵی جدیماندا وەک کۆمەڵی قوربانیان تەنانەت کارمان کرد لەسەر ئەوەی کە یەکێک لە پارکەکانی هەڵەبجە بە ناوی کوبرای حەمیدپور ئەو ژنەی کە زمناکۆ عەلی هەڵەبجەیی بەخێو کرد ئەمە تەشویقکردنی ئەو خێزانە بوو و بردننی بنەماڵەی مریەم بۆ لای جەنابی سەرۆکی حکوومەت بردننی بنەماڵەی کاک عەلی بۆ لای جەنابی سەرۆکی هەرێم ئەو کاتە بۆ لای جەنابی دکتۆر بەرهەم ئەمانە هەوڵەکانی کۆمەڵەکەی ئێمە بوو بەڵام بەداخەوە شتەکان بە یاسایی نەبوون شتەکان بە شێوەیەک لە شێوەکان لە شوێنێک ئەو نەتیجانە کران گومانی خستە ناو هەموو کەیسەکەوە لەبری ئەوەی داواکاری گشتی لە یانەفەرمیەکان بێن لێ پێچینەوە بکەن لەگەڵ ئەو کەسانەی کە ئەم کەیسیان بەم شێوە کردووە ئێستا دێن کێشە بۆ قوربانیان و بۆ کۆمەڵە و بۆ خەڵکانێک دروست دەکەن کە تەنانەت ئێمە لەو کەیسە تەنها ئامادەکار و ڕێکخەر بووین لای ئێمە و ئەو وڵازان دیارە کاک لوقمان بە باشی دەنگی ناگاتە لای ئێمە دواتر کە پرسیاری لێ دەکەین زانین لە ئێستادا دەبێت چی بکرێت لە تازەترین هەوڵیاندا بۆەوەی کە کەیسی منداڵەونبووەکان بە شێوازێکی ئاسانتر بگەنەوە بە خێزانەکان کاک لوقمان بگورە دەنگن نەدەگەشتە لای ئێمە بەردەوام بە بزانین تازەترین هەوڵ چییە کە ئێوە بیدەن بۆی کە منداڵەونبووەکان بگەڕێنەوە ناو باوەشی خێزانەکانیان لە پارێزگای هەڵەبجە. جنابی سەرۆکی پەرلەمان و لەگەڵ جێگەی سەرۆکی پەرلەمان لەسەر و بابەتە قسەمان کردووە و لە دووست بەڵێ دیارە دەنگی کاک لوقمان بێتە بواری جێبەجێکردن و لە هەمان کات ئێمە داواکارین بەڵێ دیارە دەنگی کاک لوقمان بە باشی ناگاتە لای ئێمە بەڵام بەڕاستی من هەروەکو ئیزافیەک و تاواکارێک بۆ قسەکانی کاک لوقمان وەک باز دەکەن 43 منداڵ لە هەڵەبجە ئەگەر قرار بێ هەر 43 منداڵەکەش لە یەک کات و لە یەک ڕۆژا بێنەوە هەڵەبجە یعنی پێویستیان بە 43 خانووە ئەم هەموو جەنابانەی کەوا ئەم خەڵکە دەچێتە لایەن جەنابی سەرۆکی هەرێمە سەرۆکی حکوومەتە سەرۆکی کۆمارە سەرۆکی پەرلەمان ئەگەر یەکی تەنها دە ماڵیش لە ئەستۆی خۆیان بگرن بۆ ئەو مناڵانە لەوێ دابینیکەن و حازری بکەن کە ماڵ و عەرزە لە هەڵەبجە ڕەنگە زۆر نرخی هەرزانتر بێ بەراورد بە شارەکانی تر ئیدی بە یەکجاری کەیسی مناڵانی هەڵەبجە کۆتایی پێدێ با ماڵەکان لەوێ بندا بدرێن کورە بدرێن بە کرێش پارەکەی کۆ بکرێتەوە هەر ڕۆژێ مناڵێکاتەوە بڵێ ئەوە ماڵەکەت و ئەوە پارەی کرێکەشت کە بۆت کۆکراوەتەوە بۆی مناڵان چەند ساڵە لەوێ ون بوون بانێنەوە ناو بە ئامێزی نیشتیمان و دایک و باوکیش لێرەش دیسانەوە جارێکی تر ون بکرێنەوە چونکە بەڕاستی زۆر زەحمەتە هەستکردن بە هەزاری مناڵێک 30 ساڵ
لە ئاوارەیی و لە ئامێزی دایکێککەی خۆی نیە و باوکێکەکەی خۆی نیە گەورە بێتەوە لێرەش دایکی یا لە ژێر خاکا بە یاخۆت بە پیری دەستی بکەوێتەوە و شوێنێکی نەبێ بۆمانەوە. لەگەڵ هەموو ئەم کێشەگرفتانە خراپبوونی باری دەرونی و کەسانەیە کە دەگەڕێنەوە کە ئەمەش کاریگەرێکی زۆر خراپی دەبێت لەسەر ژیانیان لەسەر ڕابردویان و لەسەر داهاتووشیان کە باری دەرونیان بۆ شێوازە دەگات. بەڵێزان دەچین لای پەیامێرمان چیانووری وەردەگرین لە کەرکووک کۆبزانین دوایین زانیاریەکانی کەرکووک چین چیا سڵای خوا لێبێت و فەرموو زانیاریەکان چین سەبارەت بە پارێزگای کەرکووک. بەڵێ دیارە لە پارێزگای کەرکووک چالاکیەکەیە کۆمەڵێک گرتبوونەوە و خۆپیشاندانی ناڕزایەتی هەیە. هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە لە ناو ئاپۆڕای ناڕزایەتی و هەروە خۆپیشاندانەکانە ئەگەر چیا دەنگی بگاتە لایەما و زانیاریانەمان بۆ بگوازێتەوە لە کەرکووک چی دەگوزارێ و هەروە ناڕزایەتی و گرتبوونەوەی هاوڵاتیان لەوێ بە چه ئامانجوو مەبەستێکە. چیا دووبارە سڵاوت لێبێ ئەگەر بۆمان بگوازیتەوە لە ئەو چالاکیی کاتیدا بەشداری و گرتبوونەوەیە بە چ مەبەستێکە و ناڕزایەتی هاوڵاتیان بۆ چه ئامانجێک کۆبوونەتەوە زانیارەکانمان بۆ بگوازیتەوە. ئەمە شەقامی گەڕەکی بارودخانەی پێ دەڵێن دیارە شەقامێکی هەرەباڵغە ڕێگەی هەولێر ڕەحیماوە و گەڕەکەکانی دیکەی کەرکووک بە یەکەوە دەبەستێتەوە. ماوەی ساڵەکەم شەقامە هەڵکەنراوە ئیشی تایە ئیشەکە دواخراوە یعنی ئەو بەڵێندەرەی کە وەری گرتووە تاکو یەسەر بە تەواوەتی ئیشەکەی تەواو نەکردەوە. ئەم گەڕەکە ناڕەزایان دەربڕیوە ئەمڕۆ هاتوونەتە ناو سەر ئەم ڕێگایەوە ڕێگای سەرەکی بەستنەوەی هەولێر و گەڕەکی ڕەحیماوە بەم گەڕەکەی شەقامی سەرەکی کە دەواازەی کەرکووک بە یەکەوە دەبەسێتەوە شەقامەکەیان ڕاگرت و داخستووەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکانەکەن ئەم جۆرە لە پرۆژانە کە لە کەرکووک تاکوی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئیشی تیان ناکرێەوە لە ماوەی چەند ساڵێکە ئەو پرۆژانە سەرجەم ڕاگیراونیا ئیشیان تیان ناکرێن یا دوا خراون پێویستە ئیشی تیادا بکرێتەوە. من دەچمە لای ئەم هاوڵاتیانە مامۆستا ئەحمەد خۆی دانیشتووی ئەم گەڕەکەی مامۆستا ئەحمەد ئەم کێشەیە چی ئەمڕۆ ئێوە لە بەرامبەر کۆبوونەتەوە ناڕزایتان دەربڕیوە؟ بەڵێ ئەم گرتبوونەوەی ئەوەیە کە ئەم پرۆژەی دووسایتی گەڕەکی ئازادی بارودخانە بە پێ ئەو قەتعی لێرە داوکترابوو دەبواە بە 4 مانگ تەواو بکرێ بەڵام قەتعەکەشیان لێ کردوتەوە ئەوە زیاتر لە 2 ساڵە کەس خەمی ناخوا هەر مقاول دێ گەندەڵی تیاکە و ئەیگۆڕێ پارێزگا ئێهمالی تیاکە لەبەرەوەی گەڕەکی کوردیە بڕۆ گەڕەکانی خوارەوە حەویجاڵی بەهەشتا بۆیە ئێمە ئەم گرتبوونەوەی ئیمڕۆمان لەگەڵ خەڵکەکەیە کردومانە بۆ داکۆکی لە مافی گەڕەکەکانە بە تایبەتی گەڕەکی کوردی ئەم پرۆژەیە تەواو بکەن هەرچی ئاوڕۆیە هەمووی پڕ بووە هەرچی سیانە و پیسیە دەرەچێتە دەرەوە خەڵکەکە تووشی نەخۆشی هاتووە بە سەدان دوکانەوە 2 ساڵە زەرەری زۆر گەورەیان لێکەوتووە بە ناوی هەڵکردنی پرۆژەوە کە ئەمە بەڕاستی زوڵمێکی گەورەیە بۆیە ئەمە داوا لێرە بە زووترین کات پرۆژەکە جێبەجێ بکرێت داوا لە نوێنەرانی کورد دەکەین کە خەڵک دەنگی داپیان کوا لە چۆن هەتاکو ئێستا ئەوانەی بەغا بابێنە سەرخەت و دیفاع و داکۆکی لە مافی گەڕەکە کوردیەکان بکەن سەوای لێ هاتووە جیاوازیەکی زۆر لە بینی گەڕەکەکانەکرێ داوا لە حکوومەتی هەرێم و وەزیری ناوچە کوردستانەکانەکەین ئەگەر ئەم ناوچانە کوردستانیە بە ئەوان بێنە سەرخەت ئەوە حکوومەت و ئیدارەی پارێزگای کەرکووک بە ناوی تەجاوزەوە گەڕەکان هیچ خزمەتگوزاری بۆ ناکات بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبر بۆیە داواکەین حکوومەتی هەرێم وەزیری ناوچە کوردستانەکان با لە خەو هەستێ فریای ناوچە کوردستانیەکان و کەرکووک بکەوێ نەکەن لەوێەوە سیر بک و خەڵکەکەش بچەوسێتەوە. یارە زۆربەی گەڕەکە کوردیەکان ئەوانەی کە لە دوای 2023ەوە دروست بوون ئەمە بە بیانووی زیادە ڕۆیی ئیداری کەرکووک کەم یعنی پێش 16 ئۆکتۆبەریش کەم پرۆژەی پێگەیشتەوە ئەو پرۆژانەی کە بۆ گەڕەکە کوردیەکان لە دوای 2023ەوە دروستکراونەوە پرۆژەیان بۆ هاتووە هیچ پێش 16 ئۆکتۆبەر بووە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە بیانووی زیادە ڕۆیی سەرجەم ئەو پرۆژانەی کە دێ بۆ گەڕەکانە دەبێت گەڕەکی زیادە ڕۆ نەبنوە یا ئەگەر پرۆژەشی بۆ بێ ئەوها بە کرچووکاڵی بەجێ دەهێڵێت وە ئەو بەڵێدەرانەی کە ئەو پرۆژانە وەردەگرن تاکو ئێستا
تاکوی ئێستا یعنی ئەو پرۆژانە جێبەجێ نەکراوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ پەیامنێرمان چیانووری، سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ ئەمڕۆ لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی هەور و هەڵایەکی زۆر هەبوو، کەمێک بارانیش باری و مێدەکەین ئەم بارانە ڕەحمەت بێت و نەبێتە زیان بۆ ئەو گیا و پوشە بڕاوەی کەوا جوتیاران و وەروەها ئاژەڵداران بەکاری دەهێنن. بڵازان ئیدریس محەممەد لە هەولێرە و لە پەرلەمانی کوردستان و لەگەڵمانە بزانین دوایین زانیاریەکان چین، بزانین پەرلەمانی کوردستان لەسەر چی کۆ دەبێتەوە. ئیدریس سڵای خوا لێبێت، دوایین زانیاریەکان لای تۆ چی نەگەر بۆمان بگوازیتەوە. ئیدریس سڵای خوا لەبێت و دوایین زانیاریەکانی هەولێرمان بۆ بگوازەرەوە. لێبێت کاکدانێ، سڵای خۆی گەورە لە بینەرانیش. بەڵێ ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانی ئەمڕۆ بڕیارە کۆبنەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت کەوا بە جوێرەی ئەو بەرگانەیەکەوە پێیجی پەرلەمانی کوردستان بڵاوی کردوتەوە کە پێکاتوە لە دوو بەرگەی یەکەم خستنەڕووی گفتوگۆکردنی دیاری تاوانەکانی کوشتن و خۆکوشتن و کوشتنی ئافرەتانەکە لە ماوەی ڕابردوودا زۆرترین قسەی لەسەر بووە، زۆرترین ڕخنەی لەسەر بۆ لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە کەەوە ئەوان باز لەوە دەکەن کەەوە دیاردەی خۆکوشتن بۆتە دیاردەیەکی خەریکە لە حاڵەتەوە دەبێت بە دیاردە، یاخود کوشتنی ژنان لە کۆمەڵگەی کوردیدا کە لە ماوەی ڕابردوودا چەندین حاڵەت ڕووی داوە. ئەم یاسایەشیان هەر بۆ ئەم بابەتە قسەی لەسەر دەکرێت. تەوەری دووەمی تەوەرێکی تریش کە تایبەتە بە کۆبنەوەیەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 کە تایبەت بە خاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری پارێزگا کە لە سنووری شارەوانیەکان بە زێڕنەڕۆ دروستکراون کە ئەمەش زۆرترین ڕخنەی لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان لێکەوتەوە، بە تایبەت پەرلەمانتار ڕووپاگ ئەحمەد کەوا زۆر ڕخنەی لەو بابەتە هەبوو باسی لەوە دەکرد، دەیگوت ئەم یاسایە بە جۆرە ئەم یاسایە ئەگەر بێ ئەم یاسایە دەربچێت ئەوە لە سنووری هەر شارەوانیەک ئەو زەویانێکەوە بە زێدەڕۆ لەسەریان دروستکراوە، خانوویان لەسەر دروستکراوە، یاخود ڤێلایان لەسەر دروستکراوە، یاخود هەر مەزرع و هەر جۆرێک بە جۆرەکان لەسەری دروستکراوە، ئەوە ڕاستەخۆ دەکرێت بە ناوی ئەو کەسانێکەوە زەویە بەنایاسایی زەویەکە خانووەکانیان یاخود مەزرعەکانیان لەسەری دروست کردووە کە ئەمەش نیگەرانی بەشێکی زۆر لە هاوڵاتیانە کە ئەمەش وا دەکات بەرپرسێکی زۆر حیزبی کە دەستی لە پشتەوەیە بە تایبەت بۆ دروستکردنی ئەم مەزرع و ڤێلایانەیەکەوە لە سنووری شارەوانیەکان دروستکراون ببێتە هۆی ئەوەی ڕاستەخۆ بە ناویان بکرێت، یاخود بەهۆی پێدانی چەند بڕەپارێک و ڕاستەخۆ بە ناویان دەکرێت لە دەرەوەی یاسا. دەیانەوێت لە ئێستادا بەدەرکردنی ئەم یاسایە بە شێوەیە ڕاستەخۆ بە ناویان بکرێت. وا سەر لە بەیانی ئەمڕۆ شاندێکی کەنەکە سەردانی چەند لایەنێکی سیاسی دەکات لە باشووری کوردستان ئەوەکو لایەنەکانی جەحمەت کێشان و بزوتنەوەی دیموکرات و یەکێتی نەتەوەیکەوە لە ماوەی ڕابردوودا وەش لە شەوی ڕابردووشدا سەردانی مەکتەبی سەرۆکی کۆمەڵی دادگەریان کرد لەلایەن مامۆستا عەلی باپی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستانەوە، پێشوازیان لێکرا بوو و ئەوانیش لەم سەردانانەیاندا بەردەوامن و ئەمڕۆ وا بڕیارە دوانیوەڕۆی ئەمڕۆ بەکارهێنانی ڤاکسین بۆ ئاوارەکان لە هەرێمی کوردستان بۆ 15,000 ئاوارە و پەنابەر ئەنجام بدرێت کەەوە بە سەرپەرشتی یەشێک لە قونسولی ئیمارات لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت کەەوە ئەم سەرپەرشتی دەکات و لە نزیکەوە خۆشی ئاگادار دەبێت. بەڵێ بەگشتی ئەمە زانیاریەکانی بوو لە شاری هەولێر. زۆر باش ئیدریس، دەرفەتمانە یەک پرسیارت لێ دەکەم سەبارەت بە و کەیسەی کە ئەو گەنجەی لە بەردەم نوێنەری نەتەوەیەکگرتوەکاندا خۆی سووتان و گیانی لەدەستدا، بڕیار ئەمڕۆ گرتبوونەوەی گەنجان بدرێت، هیچ بڕیارێک هیچ شتێک نییە کە ڕێگایەکی یاسایی بگرێتە بەر بۆ ئەو کەیسە؟ کاک دانیال، لە ماوەی ڕابردوو ئەو کەسانێکەوە ئاواری سیاسیان پێدەگوترێت لە بەردەمی UN گرتبوونەوەیان ئەنجامدا بوو، ناڕزاتی خۆیان دەربڕی بوو بە تایبەت دوای ئەوەی بەهزات وەفاتی کرد، دوای خۆسووتانەکەیەوە بەوەی سەختی برینەکەیەوە جانی لەدەستدا. لایەنەکان بە شێوەیەکی گشتی ناڕزایەتیان دەربڕی لایەنە و ئەو ئاوارانە یاخود ئەو پەنابەرانێکەوە لە هەرێمی کوردستان چەند جارێک گرتبوونەوەی ناڕزایەتیان لە بەردەم UN ئەنجام داوە، بڕیاریش ئەمڕۆ دووبارە گرتبوونەوەیەکی تر ئەنجام بدەن و لای خۆشیەوە لێژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان ئەو بابەتە ئیدانە کرد بە تایبەت
دیاردەی خۆسووتاندن لە هەرێمی کوردستان ئەمەش هەڵبەتە ناڕزایەتی دیکە لێکەوتۆتەوە ناڕزایەتی دیکە زۆر سپاس ئیدریس زۆر سپاس بۆ زانیارەکانت هاوکارمان دیز محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. بەڵازان لە تەوەری دوی بەرنمەکەماندا باز لە ئامار و ڕووداوەکانی سووتاندن و پاوانکردنی دارستانەکان دەکەین کە لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە دارستانەکان لە دارەکان لە هەرێمی کوردستان و لە ناوچەی سلێمانیدا ڕوبەڕووی سووتان بوونەوە هەروەها لە ساڵی ڕابردوودا زۆرترین دارستان و زۆرترین ناوچەی پێدەشتەکان سووتانی بەخۆ بینیزانی ئامارەکان چیمان پێ دەڵێن لەم ساڵداوە ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان کە ئاگاداری ئەو بن کە ڕوو لە سەیران و لە پێدەشتەکان دەکەن ئاگاداری ئەو بن کە دارستانەکان ڕوو لە سووتان نەکەن و هۆشیاری و ڕێنمایی وایان لەلا بێت کە بتوانن ئاگاداری خۆیان بن. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز ئامید هێمن کەمەرخان بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی دارستان و ژینگە کاگە من سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە تۆی بەڕێز و سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێزش. زۆر سپاس. کاک هێمن لە ئێستادا دارستانەکان یاخود نەهێشتنی سووتانی دارستانەکان بەکوێ گەشتەوە ئێوە چۆن کار لەسەرەوە دەکەن کە پارێزگاری لە دارستانەکان و پوش و پاوانەکانی دەوروبەری سلێمانی بکەن؟ دیارە پرسیارەکەی بەڕێز دوو وەڵام هەڵەگرەیەکی لەوانە ئەوەیە کە ئێمە بە چ شێوەیەک بتوانین پارێزگاری لە ڕز و باغ و پوش و پاوانەکان بکەین. ئەوش ئەوەیە کە ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بە بەردەوام تەنسیقی ئەومانە بێ بتوانین لە کەژوچەوەکان ئاگربەر دروستکەین بۆ ئەوەی کەمترین زەرەر و زیانمان هەبێت. زۆر باشە کاک عەمید هێمن دەبینین لە هەرێمی کوردستان بەداخەوە وشیاری هاوڵاتیان لە هەندێک شوێن تا ڕادەیەک و زیاد و کەم لە مامەڵەکردن لەگەڵ پاراستنی پوش و پاوانەکان وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی دارستان و ژینگە نوێترین کار و چالاکیتان بۆ وشارکردنەوەی هاوڵاتیان لە کاتی سەردانکردن بۆ ناوچە دارستاناویەکان و دەشتایەکان بە تایبەتیش لەم وەرزەدا ئاگری ئاگرگرتن و سووتاندن زیاترە نوێترین کار و چالاکیەکانتان لەو بارەوە. دیارە بەنسبەتی ڕێنمایی ئەمەیەکێ لە هەرە کارە گرنگەکانە ئێمە بە بەردەوام لە ڕێگەی کەناڵ و سایت و ڕۆژنامە و واروەها لە سەرجەم ڕێگەکانەوە ئێمە محاولەمان کردووە هاوڵاتیان خۆشەویستێکی ێزگار زۆریان نەبێ بۆی پارێزگاری بکەن لە سروشت و لە ژینگە و هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان دیارە هۆکاری جۆرا جۆرە بەڵام بەداخەوە زۆری هۆکارەکان مرۆییە و ئێمە بە بەردەوام توانیمانە لە ڕێگەی ئەنجومەنی گوندەکانەوە لە ڕێگەی بەش و بنکەکانی پۆلیسی دارستانەوە ڕێنمایی بگەینە سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست جگە لە کەناڵە بینرا و بیسراوەکان و لە ڕۆژنامەکان ئێمە بە بەردەوام توانیمانە ڕێنماییمان هەبێ و هەروەها ئێمە بە بەردەوام ڕێنماییمان بۆ هاوڵاتیانی خۆشەویستەوە بووە هاوڵاتی خۆشەویست لە کاتی گەشت و سەیرانەکە دڵنیا بە لەوەی لە پاش خۆت کە پشکۆکە بکوژێنیتەوە یاخود کوژا بێتەوە و هەروەها هاوڵاتی خۆشەویست فڕەدانی جگەری نەکوژاوە ئەبێتە هۆی کارەسات وە سووتاندنی چەندین دۆنم لە پوش و پاوان و ڕەزوباغی هاوڵاتیان جگە لەمەش کە زەرەر و زیان بەر ئاژەڵ و باڵندەکان شەدا. زۆر باشە کاگێ من مانکی ڕابردووە مانکانی ڕابردوو بەهۆی هەورە بروسکەوە بەشێک لە دارستانەکانی هەرێمی کوردستان سووتان هەرچەند ئەمانە ڕووداوی سروشتین ئایا شتێکەیە کە پارێزگایی لەم دارستانانە بکات و بۆ ڕووداوە سروشتیانە نەبێتەوەی کە ئەو دارستانانە بسووتێن؟ دیارە یەکەم شت ئەوەی بکرێت ڕۆشنبیری هاوڵاتیانی خۆشەویستە دووەم شت ئەو کارانەی کە ئەکرێت واتە کارە سروشتیەکان ئەوە لە دەسەڵاتی ئێمە نییە دیارە ئەمە هەروەکو ئاماژەمان پێدا سروشتیە بۆ نمونە ئەوەی کە بیندرا دوێنێ لە سنووری قەراغ زیاتر لە 1000 دۆنم سوتا بەهۆی هەورە بروسکەوە واتە ئەم کارانە سروشتیە یاخود لە کاتێکا بینی ئاژەڵەکان بەراست پانادە سەر لوغم و مینەوە دیارە ئەمانە لە دەسەڵاتی ئێمەیان نیە بەڵام بە دەرەجەیەک ئەوەی بکرێت کە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیان لە کاتێکا لە ئۆتۆمبیلا ڕەنجگەری نەکژاوە فڕە نەدەن لە کاتی گەشت و سەیرانەکانی خۆیان دڵنیا بن لە پاش خۆیان کە ئەو پشکۆیان کوژانەوەتەوە واتە ئەمە زۆر زۆر گرینگە بۆ ئەوی ئێمە بتوانین زیاتر پارێزگاری بکەین لە کەژوچێوەکان لە سووتاندنی پوش و پاوان و ڕۆز و باخ و داری سروشتی. کاک عەمید هێمن لە ماوەیەک لەمەوبەر لە هەنێک لە ڤیدۆ بینیمان کۆمەڵێک گەنج بۆ دروستکردنی کۆمەڵێک ڤیدۆ بۆی بینەریان زۆر بێ یاخود لە پەیج و ئەکاونتەکانی خۆیانە
زیان بە دارستانەکان یاخود بەشێک لە دارەکان دەگەێنن داریان بڕیوە هەڵوێستی بەڕێستان یاخود چۆنیەتی مامەڵەکردن لەم جۆرە کەیسانە ئەگەر هەبێت چ لە ڕابردوو هەبوو بێیان ئەگەر ڕێنماییش بدەن بۆ داهاتوو کەسێک دار ببڕێتەوە چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت دیارە هەروەکو بەڕست ئەزانی ئێمە بە بەردەوام بەپی یاسا کارەکانمان ئەنجام دەین واروها ئەو کەسانی کە سەرپێچی ئەەکەن بامان شێوەیە وەکو لایەنی جێبەجێکار دیارە چەند یاسایەکمانەیە کاری پێ ئەەکەین ئێمە بۆ نمونە ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2015مان هەیە بۆ ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان و هەروەها یاسا و ڕێنماییمان هەیە بۆ بڕینی داری دارستانەکان ئەوەی بەڕێزت ئاماژەت پێدا کە دوێنێ سێ هاوڵاتی دیارە وەکو تەنجامێز یاوەکو نوکتە ئامێز بۆ پێکەنین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دارێکە بڕنەوە ئەو ئێمە وەکو لایەنی جێبەجێکارەوەی لە ئەستۆمانایە سەرپێچیکاران کە هەڵساون بۆ ئەوەی چەند کەسانی دیکەشمان ئێمە دەستگیر کردووە لەسەر ئەم جۆرە کارە ڕوبڕووی یاسامان کردێتەوە و ئەمە نەبێت بە دیاردەیەک و گەنجان محاولە نەکەن کە سروشت و ژینگە بشەوێنن چونکی تۆزە پێش ئێستا من و تۆ باسی هۆشیاری هاوڵاتیان و هۆشیاری هاوڵاتیانمانە کرد خۆشەویستیانە بێت سەبارەت بە سروشت و بە ژینگە ئەمەی بەڕێز ئاماژەی پێدەی دیارە لە سنووری سەی سادق لە قەبرستانەکە دیارە ئەم سێ گەنجە لە ناو قەبرستانەکە ئەم وێنەیان گرتووە و دواتر لەلایەن بەشی پۆلیسی دارستان و ژینگەی سەی سادقەوە سەرپێچیکاران دەستگیر کران ڕۆبەڕووی یاسا کرانەوە و لەلایەن ملازان دیارە کاگە من دەنگی ناگاتە لای ئێمە دواتە من لێی دەپرسم زانم چۆن کار لەسەر ئاگربر دەکەن و ئەوان کاگە من دووبارە سڵای خوا لێ بەدبوو بوورە ئەگەر بەردەوام بیت دەنگی تۆ نەدەگەشتە لای ئێمە سڵاو لە تۆی بەڕێز و لە سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێز دیارە دەنگی تۆ لای من ئاسایی و من جۆم لێ نازام ئەگەر دەنگی من بگا زۆر باشە کاگە من پرسیارەوە دەکەم ئێوە لەسەر ئاگربر چۆن کار لەسەر ئاگربر دەکەن بە تایبەت کە ئەم ساڵ وشکە ساڵیە زۆرێک لە پێدەشتەکان زووتر لە وادەی خۆیان وشک بوون و ئەمە مەترسی زیاتر ئاگرکەوتنەوەیان لێ هەیە ئێوە چۆن کارتان لەسەرەوە کردو کە ئاگربر ئەنجام دن لەو ناوچانەدا دیارە ئێمە وەکو بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی لەگەڵ سەرجەمیەکە ئیدارەکانە پەیوەندیەکی زۆر بتەومان هەیە بۆ نمونە لە هەموو قەزا و ناحەکانە ئێمە تەنسیقمان کردووە لەگەڵ یەکە ئیداری سنوورەکانە بۆ ئەوەی بتوانین لە کەژوچیەوەکان ئاگربر دروستکەین بۆ ئەوەی کەمترین زەرەر و زیانی هەبێ هەروەکو پێشترش ئاماژەم پێدا زۆر لەو ئاگربڕە گرنگتر هۆشیاری هاوڵاتیان و خۆشەویستیان بۆ سروشت و ژینگەیە دیارە ئەم کارانە ئێمە ئەتوانین کەمترین زەرەر و زیانمان لە کەژوچیەوەکان و لە ڕێزوباغی هاوڵاتیان و لە سروشت و ژینگەیە هەبێت بەڕێز عامید هێمن دوای دروستبوونی قەیرانی دارایی بێگومان تەواوی سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتەوە ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگە بەدەمەواتنی لایەنە پەیوەندیدارەکانی سەروی خۆتان وەکو حکوومەت و لایەنی بەتایبەت پاڵپشتی دارایی بۆی بتوانن زیاتر کار و چالاکیتانە بێت لە وشارکردنەوە لە پارێزگاریکردن کارمەندەکانتان بارەدۆخیان چۆنە بەدەمەوە هاتی لایەنە پەیوەندیدارەکان لە جلوبەرگەوە بۆ حاڵەتی ئاگرکەوتنەوە ڕۆشتنەوە ناو شوێنەکان بە شێوە هەزێکی گشتی پێویستیتان هەیە پێویستیتان بەدەمەوە هاتن هەیە گرفتان هەیە بۆ خۆشتان دیارە ئەوەی زۆر لای ئێمە دڵخۆشیکەرە بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ بەڕێز لیواچەتۆ بەڵێنی بە ئێمە داوە بتوانە بە پێی پێویست بتوانێت کارەکانی ئێمە جێبەجێ بکە و دیارە ئێمە ژۆک و لایەنی پەیوەندیدار وەکو بەڕێوەبەرایەتیەک بەدەرنی لە بەڕێوەبەرایەتیەکانی کە ئەم قەیران و ئەم کێشانی کە دروست بە دیارە ئێمەش بەدەرنین بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانیە تاوەکو ئێستا بە کەرەسە سەرەتاییەکان ئەو ئاگرانی لە کەژوچیەوەکان ئەکەوێتەوە کۆنتڕۆلەکەن یاخود ئەیکوژێنینەوە بەڵام تاوەکو ئێستا ئێمە پێشنیارمان کردو داوامان لەسەری خۆمان کردووە کە بکرێ جلوبەرگی دژە ئاگر پێڵاوی دژە ئاگر واروە کەرەسە وەسایلی دژە ئاگرکوژێنەوەمان بۆ دابین بکرێ بۆ ئەوەی بتوانین کەمترین زەرەر و زیان لە سروشت و ژینگەی هەرێمی کوردستان بکەوێت کاگە من بە هەمان شێوەی سووتانی دارستانەکان بابەتێکی دیکە هەیە کە زۆر زیان بە سروشتی هەرێمی کوردستان دەگەێنێت ئەویش دیاردەی ڕاوکردنە ئێوە چۆن ڕێگریەکانتان دەکەن و چۆن مامەڵە لەگەڵ و کەسانە دەکەن کە هەڵە دەستن بە ڕاوکردن لە شاخەکانی هەرێمی کوردستاندا و ئایا بە شێوازێکی یاسایی دەتوانن مامەڵەیان لەگەڵدا بکەن و دەستگیر بکرێن؟ بێگومان ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی حتا وەکو ئێستا بە هیچ شێوەیە فەرق و جیاوازیمان لە نێوانی هیچ کەسێ نەکردو ئایا
مەبەست نەفەرق و جیاوازەکە لە ڕووی ئەوەیە ئەم کەسە بەرپرسە یاخود بەرپرس نییە هاوڵاتی ئاسایی یاخود مەسئولە دەوڵەمەند یان فەقیرە لای ئێمە هیچ فەرقێکی نییە لە کاتێکە ئەم کەسە کە سەرپێچی ئەنجامدا ئێمە لە هیچ کاتێکە پرسیاری لێ ناکەین تۆی بەڕست بلو پۆستەکە چییە چ ڕەنگێکی چ لایەکی ئێمە لەو کاتێک کە سەرپێچکار دەستگیرەکەن ئایا ڕاوی ئاژەڵ و باڵندەی کردبێ یاخود ڕاوی ماسی کردبێ بۆ نمونە ئێمە تەنیا لە 24 پێنج واتە دوێنێ 21 وڵاتیمان دەستگیر کردەوە و ئاماژەم پێدا 3 وڵاتیان لەسەر داربڕینەکە بوو کە بەڕێز پرسیارەکەت کرد بە شێوەیەکی تەنز ئامێز کە دارەکانە بڕنەوە و 18 وڵاتی لەسەر ڕاوکردن بوو ئەم 18 وڵاتی دوانیان ئەفسەر بوو ئێمە کەت پرسیارمان لێ نەکردووە بەڕێز لە چۆ ئەفسەری کارە چییە بەڵام ئەوەی لەسەرمانە ئەم کەسە سەرپێچی کارە ڕوبەڕووی یاسامان کردو ئەم وڵاتی خۆشەویستە لە کاتی قەدەغەکردنی ڕاوی ماسیە هەڵساوە بە شێوەیەکی نایاسایی ماسی ڕاو کردووە ئەمە کارێکە ئێمە پرسیاری لە ناکەین پلۆپۆستی چییە مهم ئەوەیە ئەم سەرپێچی کردووە دەستگیرێکن و ڕوبەڕووی یاسایەکەن ئەوە دادوەرە بەڕێزەکانە واتە کارە یاسایەکەی بەجێ ئێڵن بۆ دادوەرە بەڕێزەکان ئێمە و کولانی جێبەجێکار ئەوەی لە ئەستۆمانە سەرپێچکار دەستگیر بکەن و ڕوبەڕووی یاسای بکەنەوە واتە پرسیاری لە ناکەین پلۆپۆستی چییە و چ ڕەنگێکە و چ لایەکە مەبەستی من زیاتر وازق بێ لای توی بەڕێز و سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێزش ئەوەیە لای ئێمە وەکو بەڕێبراتی پۆلیسی دارستان بە هیچ شێ فەرق و جیاوازی نییە هەر کەسێ وەر پلۆپۆستێکی بێت لەبەر ئەوەی ئێمە ڕێنماییمان لە بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ وەرگردووە هەر پلۆپۆست و لایەنێک و مەنسەبی کێبێ ئێمە ئاگاداری بەڕێزیانی لێ ئەەکەینەوە ئەگەر بێت و پلۆپۆستی لە هەر ئاستێکا بێ و دواتر ئێمە ڕوبەڕووی یاسایەکەنەوە ئەوە یاسا بڕیاری خۆیدا و هەروەکو ئاماژەشم پێدا تەنیا دوێنێ 24 پێنج توانیمانە 21 وڵاتی لەسەر سەرپێچی جۆرا جۆر دەستگیر بکەین و ڕوبەڕووی یاسام بکەینەوە و تەنیا لە ماوەی ئەم 4 مانگەیە ئەگەر من زیاتر ئاماژەی پێ بدەم تەنیا لە ماوەی ئەم 4 مانگەی ئێمە توانیمانە 203 هاوڵاتی دەستگیر بکەین لەسەر سەرپێچی جۆرا و جۆری سەرپێچەکانیان دیارە بەم جۆرە بووە کە 49 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی باڵندەی کێوی دەستگیر کراوە 2 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی ئاژەڵی کێوی بووە 38 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی بووە 5 هاوڵاتی لەسەر غەڵوسکردن بوو 73 هاوڵاتی لەسەر زیادڕەوی بوو و 36 هاوڵاتی لەسەر داربڕین بووە و 2 هاوڵاتی لەسەر کەوتنەوەی ئەو ئاگرانە بوو کە بەڕێز ئاماژە پێدا لە کەژوچێوەکان ناکەوێتەوە ئەم 203 هاوڵاتی کە دەستگیر کراوە لە هیچ جێک لەم هاوڵاتیانەوە پرسیار نەکردووە بەڕێزت پلۆپۆستت چییە و لە چ ڕەنگ و چ لایەکی ئەم کەسانە سەرپێچیان کردو دەستدرێژیان کردوتە سەر سروشت و ژینگە واتە ئەوان ئەم کەسانە 203 کەسە تاوانبارن و ئێمە کەسانی تاوانبار کە دەستدرێژیەکەنە سەر مافی گشتی کە دەستدرێژیەکەنە سەر سروشت و ژینگە ئێمە سەرپێچکاران دەستگیرەکەین و ڕوبەڕووی یاسایەکەوە دواتر بەجێ هێڵین بۆ یاسا خۆی سەروەرە دادوەرە بەڕێزەکان بەندیانەکەن غەرامەیانەکەن بەڵام لە هەمان کادا زۆربەی کارەکان بەندکردن ئەیانگرێتەوە غەرامەکردنش ئەیانگرێتەوە بۆ نمونەوەکو ئاماژەم پێدا پێشتر بەپێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵ 2015 ئەو کەسانی کە ڕاوی کەڵەچێویەکەکەن ئاسکێکەکەن پڵنگەکەکەن غەرامەی مادیەکەیان 10 ملیۆن دینارە جگە لەوەی بەندکردنش ئەیانگرێتەوە ئەویان بەجێ ئێڵێن بۆ دادوەرە بەڕێزەکان بۆ ماوەی چەندە بەندیانەکەن زۆر باشە کاک عەمید هێمن لینکتان لەگەڵ پۆلیسی ناو سنتەری شارەکان چۆنە دەمەوێت سەرنجی ڕابکێشم بۆ بابەتێک بە تایبەت لە وەرزی ئێستادا کەوا کۆمەڵێک ئاژەڵی کێوی بنمونە کەو کە بێچوەکانی لەگەڵ خۆیان ناتوانن بفرن بەشێک لە هاوڵاتیان ئەم بێچوانە دەگرن لە ناو بازاڕەکانی فرۆشتنی پەلەوەر بۆ نمونە ئەگەر سنووری ئیدارەیەوە کە شاری سلێمانیە بەشێک لە بازاڕەکان دەبینین بێچوەکانی سوێسکە و وەروە بێچووی کە و دێنن دەیفرۆشن لە کاتێکە ئەمە جۆرێکە لە زیانگەیاندن بە سروشت سەرپێچی لەم شێوەتان هەبووە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسانش دەکەن دیارە ئێمە بەشێکمانەیە بەناوی بەشی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانیەوە کە عەقید ئازاد مدیری ئەو بەشەیە بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی دارستان عەمیداری کە کاتی ئاگاداریە کاتەوە ئێمە ماوەی 2 هەفتە جارێ 15 ڕۆژ جارێ مەبرزەیەکمان تەنسیقمان لەگەڵ قایمقامە هەیە مەبرزەیەکی بەشی پۆلیسی دارستانی سلێمانی ئەچنە ژێر پردەکە بۆ دەستگیرکردنی ئەو کەسانی کە ئاژەڵی کێویان پێیە باڵندەی کێویان پێیە ئەو کەسانی کە کەویان پێیە مامەڵی پێواکەن یاخود سیمۆرێ یاخود دەرێکە لە ئاژەڵی کێویەکانە و ئێمە کەسەکە دەستگیرەکەین و تەعەوەدی لێ وەرەگرین و هەروە ئاژەڵەکەش
بامان شێوە دەستی بەسەر ئاگرێ و مەلەفی بۆ ئەگرێتەوە ڕوبڕووی یاسا ئەگرێتەوە ئەو کاتە لەسەر فەرمانی بەڕێزدا دووەر ئێمە ئەم ئاژاڵە ئەگەڕێنەوە یاخود ئەم باڵندەی ئەگەڕێنەوە بە سروشت و ژینگەکەی خۆی لەو شوێنە بەرەڵایەکەن بۆ نمونە ئەگەرە بینین ئاسکێکە ئەیبێن بۆ سنووری سەنگا و سنووری گەرمیان ئەم ئاسکە لەو سنوورە ئاژێ ئەو ئەگەر بێت و کەڵەچێوی یا بزنەچێویە کە دیارە ئێمە لە سنووری دەربەندیخان و قەرەداغ سروشت و ژینگەی ئەوان لەم شوێنانەیە لە شوێنی سروشت و ژینگەی خۆیان دێن ئەم ئاژەڵە یاخود باڵندەیە ئازاد دەکەن بۆی جاری کە بگەڕێتەوە بۆ سروشت و ژینگە. زۆر باشە کاگێ من لە ئێستادا کە بەشێکی زۆریش لە هاوڵاتیان ڕوودەکەنە دارستانەکان و ڕوودەکەنە ناوچە شاخاویەکان بۆ مەبەستی گەشتکردن و سەیران بە تایبەت لە ئێستادا زۆرە گروپ دروست بووە کە ڕوودەکەنە بۆ مەبەستی وەرزشکردن ڕوودەکەنە شاخەکانی هەرێمی کوردستان. ڕێنمایی ئێوە چیە بۆی کە پارێزگاری لە سروشتی جوانی هەرێمی کوردستان بکەن؟ دیارە من ڕێز و خۆشەویستیم بۆ خۆشەویستانەیە کە ئەو کەسی کە سەرقاڵی ئەوە نەڵەسن بۆ کەژوچێوەکان بە مەبەستی شاخەوانی یاخود بە مەبەستی ئەوەی دابەزاندنی کێش یاخود بۆ ڕاضە بۆ کارێک دیارە ئەوان خۆشەویستێکی زۆریان هەیە لای ئێمە دیارە ئەوان هاوکاری ئێمە بوون لە کاتێکە لەو کەژوچێوە ئاژەڵێکان بینیوە نەخۆش بووە یاخود ئاژەڵێکان بینیوە تووشی کێشەیە بووە یاخود بەتەڵەوە بووە ئاگاداری مەفرزەکانی ئێمەیان لێ کردو ئێمە توانیمانە بچین ئاژەڵەکە ڕزگارکەین و لە هەموو کات و سادەکان ئەوان هاوکار و پشتیوانی ئێمە بوون بەڵام ئەو ڕێنمایی من هەمە بۆ خۆشەویستانە خۆشەویستێکی ێزگار زۆریان بۆ سروشت و ژینگە هەیە لە کاتێکا لەو کەژوچێوانە ئەمینێنەوە چای لێنن چێژ لێنن هەرچی شتێکەکەن ئاگاداری ئەوە بن کە ئاگر لە دەستیان تەشەنە نەکا واتە لە دوای خۆیان دڵنیا بن لە کوژانەوەی ئاگرەکە لە کوژانەوەی پشکۆکە واتە بتوانن سروشت و ژینگە خاوێن ڕابگرنەرۆک و من لە لای خۆمەوە دەستخۆشیان لێ یەکەم بەڕاستی تاوەکو ئێستا ئەوان هاوکاری ئێمە بوونە هیوادارم زیاتر هاوکاری ئێمە بن لە کاتێکە کە ئەبینن ئاژەڵێک بەتەڵەوە بووە یاخود تووشی هەر کێشەیە بووە مەبەستم ئەوەیە کە هەندێک لەسەر پێچکاران کە لە پەنجەی دەستێ ناپەڕەن هەڵەسن بە تەڵەدا ئەنن بۆ ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان لە کاتێکە ئەم خۆشەویستانە شاخەوانین بەسەر ئەم کارانە ئەچن ئاگاداری مەفرزەکانی ئێمە لێکەنەوە بۆ ئەوی بتوان ئێمە دەست بەسەر هەم ئەو تەڵەیە ئەو تۆڕە ئەو شتێکەدا ناو بۆ ڕاوکردن بەدەست بەسەریا بگرین و دواتر بتوانین کاگێ من ئەگەر گوێبیستی دەنگی من بی منیش دەمەوێت پرسیارێکی تر سەبارەت بۆ بکەم کۆمەڵێک زانیاری هەیە لەسەرەوەی ڕاوکردن گەلێک جار لە چوارچێوەی یاسا و سەیادی زیرەک و ئینسانی شارەزا ڕەنگە بۆ کۆمەڵێک لەو ئاژەڵانەی ئەگەر بە تەمەن ببن و مردار ببنەوە ڕەنگە با بڵێن کێشە بۆ ژینگەکە دروستکەن یاخۆت گرفت دروستکەن بەڕای بەڕێستان ئەمە گونجاوە یاخود ئەگەر گونجاوە چۆن ڕێگە بە کارە یاسایەکانی وەرگرتنی ڕاو سەیدێک سەیادێک کە دەیەوێت ڕاوچێک بێت لای بەڕێستان مۆڵەت وەربگرێت کە ئەو تایبەتمەندیانە چین دەبێت لەو کەسەیە هەبێ کە مۆڵەتی ڕاویە دەنێ ئایا و کەسە تێستە کرێ شارەزایی هەبێ زیان بە ژینگە نەگەیەنێ بنەماکانی وەرگرتنی مۆڵەتی ڕاوکردن لای ئێوە چین؟ بڵێ دانیال پێم وا بێ کاکێ من لە دەرەوە هاوکاران باز لەوە دەکەن ڕەشە باوبارانێکی زۆرە ئەمەش تاسیری لەسەر شەپۆلەکان و وەروە پەیوەندیەکان ئێمە کردووە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عەقید عەمید هێمن کەمەرخان بەردەوامە بین ئەگەر لەگەڵمان مابێتەوە پرسیاری ئەوەمان لێ کرد ڕێوشوێنەکانی وەرگرتنی مۆڵەتی یاسایی بۆ کەسێک بێوێت ڕاو بکات چین واتە ئەو مواسەفات و تایبەتمەندیانە چین لە کەسێکە کە بێوێت بە شێوازێکی یاسایی مۆڵەتی ڕاوکردنی هەبێت. گیانەکەم دەنگم دێ بەلای تۆ بڵێ کاگێ من گیان فەرم و پرسیاری ئەوەمان هەبوو ئەو مواسەفات و سیفەتانە چین لە کەسێکە هەبێت یان گیانەکەم من بەڵێ فەرموو دیارە من گوێبستی پرسیاری بەڕێزت بووم دیارە پێشەکی ئەوەی کە پێدانی مۆڵەتی ڕاوکردن ئەوە ئێمە نین ئێمە لایانی جێبەجەکارین سەرپێچیکاران دەستگیرەکەین ئەمە دیارە بەڕێوەبەراتی ژینگەیە لەوانە وەلای ئێمەش نوێنەری تایە کە سەنگاندی بۆ ئەکرێ ئێمە ڕێنماییەکمانەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 بەپێی ئەو ڕێنماییە ئەو کەسانەی کە ئەیانەوێ ڕاو بکەن
پێشتر ئێمە مۆڵەتماندا بوو ڕێگەماندا بوو تەنیا بۆ کەسانی کە ڕاوەکەن ڕاوی کەروێشک ئەوش بە تانجی و بە ئەسب بە هەموو جۆرێ قەدەغەیە کە چەک بەکاربێنرێت جا چەکەکە هەر جۆرە چەکێک بێ قەدەغەیە بەکارهێنانی چەک ئەوەی ڕێگەماندا بوو ئێمە تەنیا بە ئەو کەسانی کە ڕاو ئەکەن تەنیا ڕاوی کەروێشک بوو بۆ ماوەی 2 مانگ ڕێگەیان پێدرا بەڵام بەداخەوە هەندێک ئەو کەسانە هەلەکەیان قۆستەوە دیارە بە تەنیا ڕاوی کەروێشکیان ناکرد و قاد و قڕیان نەکرد بەڵام هەنێکشان خۆشەویستیانێت تەنیا بە مەبەستی کار بەسەربرد و حەز و ئارەزۆکانی خۆیان تەنیا ڕاوەکان بە تانجی و بە ئەسپە کرد لەوە زیاتر تێناپەڕی و زۆر جارانێکان هاوکاری ئێمە بوون بەڵام دیارە لە ئێستاە پێدانی مۆڵەت وەستاوە لەبەر ئەوەی بەداخەوە سەرپێچەکان و زۆر جا تەجاوزیان نەکرد ڕاوی ئاژەڵەکانی دیکەشیان نەکرد لە ئێستاکەیە ڕێگە نادرێت بۆ کەسانە کە ڕاوی ئاژەڵ و باڵندەکان بکەن. بڵێ کاگێ من لە کۆتا دەرفەتی کە هەمانە دەمەوێت ئەوە لە بەڕێستان داوا بکەم ئەگەر کەسێ بەڵێ دیارە هاوکارمان بازەوە دەکەن سپاس بۆ بەڕێز کاگە عەقید عەمید هێمن کەمەرخان بەڕێوبەری ڕاگەیاندنی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت کە لەگەڵمان بوویت. بەڵازان راپۆرتێکمان هەیە کە وەرزشەوانێک ماوەی 40 ساڵە خەریکی یاری وەرشی سەرمێزە کە ئەمەش ئەزمونێکی زۆرە پێکەوە بینەری ئەزمون و کارەکانی ئەم وەرزشەوانە دەبین کە 40 ساڵە خەریکی ئەم جۆرە یاریە. ماوەی 65م تەمەنم 55 ساڵە ناوم هاشم ڕەسوول عەلیە و بەردەوام لە تۆپی سەرمێز تاکو ئێستا لە ساڵی 80ەکانەوە تاکو ئێستا هەر بەردەوام و زۆر بەشداریم کرد هەموو بتۆڵەکانی عێراق و کوردستان بەشداریم کردووە بە تایبەتی بتۆڵەی عێراق لە ساڵی 80ەوە بەشداری دەکەم کە لەم داڵیەوە زۆر نەتایجم زۆر باش بووە ئاخر نەتایجیشم 2003 بوو لە بتۆڵەی ممتازی عێراق یەکەم بووین بە ناوی نادی بروسک و بتۆڵەی کوردستانیش سێم بوویمە دووەم بووینە چارم بووینە و بەردەوام بووینە. و لە هەموو نادیەکانیش تقریبان زۆری بەشداریم کردیە بە تایبەتی نادی برایەتی و نادی ئەکات نادی بروسک و لە پاڵەوانێتەکانی ڕوادی زۆر بەشداری دەکەم بە تایبەتی بتوڵەکانی ڕوادی تورکیا کە دەوڵەتەکان زۆر دێن زیاتر لە 70 دەوڵەت نەتایجەکانیشم زۆر باش بوو لەوێ 2001 بوویمە 2002 بوویمە 2003 بوویمە نەتایجیشم زۆر باش بووە و هەروها لە بتوڵەی عێراقیش نەتایج 2000 بەشداریم کردی هەردووچیان لە یەکەم بەدەستێنەوە لە کوردستانیش زۆربەی ڕوادەکان یەکەم بوویمە جارێکیانیش دووەم بوویمە کاکسەیت کە لاعیبەشی زۆر باشە و توانی لە من بباتەوە یەکەم بووە 2 ساڵ پێش ئێستا. ئینشاڵڵا بەردەوامیش دەبین هەتاکو تاقەت مابی و ئێستاش یاری دەکەم بەداخەوە بۆ دەرەوەی هەولێر لە بۆ نادی دەربەردی خان بەشداری دەکەم ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین تەمرینەکی باشمان کردیە. بەنسبەت تۆپی سەرمێز حەزە ینی ئەگەر زۆر حەزم لێبی من بەڕاستی زۆر حەزم لە تێنسە و یەکەم یاریش وەرزشم تێنسم هەربژاردێ لە منداڵیەوە و بەردەوامم و لە ساڵی هەشتاوە گوتمان بەردەوامم لاعیبەکانی تر تقریبان هەموو بەجێیان هێشتیا و تەنیا من ماوم ئەوەی بتوڵەی کوردستان بەشداریان کردووە و عێراقیش تەنیا من ماوم و لاعیبی زۆر باشیش بووینە پێشتر تەنیا من ماویمەوە منیش هەر بەردەوامم ئینشاڵڵا بەردەوامیش دەبم نەتایجی باشیش دەین. بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارشتوان بەنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگۆوەتەکانی ڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستکەین. سپاس بۆ هاوکارانیشمان لە کۆنتڕۆڵ خواتان لەگەڵ.